هجان لناحية شمامك لهوليري بروجيك كهرباء هاتية فكرن درباري روشة كهرباء إلكتريكية بقشتي لهرما كردستاني جي هيرو مولودي تبرسم لهوليري هيرو بزانم ميوانا كيتا هي جوي ببرسه يعني حتى كانجي هرما كردستاني دي پشت گریدت به الکتریکی جبو گرم کرنا خلکیه به تایبت دم سال زوستان دم دبینن د سرمایه دم جمیرن کاروان اجتماعی کم بونه جبروان زختن لسر وزارت کاربه هی الکتریکی هی ئێمان بێگومان هەوڵەکانی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان وەکو چۆن باڵێنی پێدا بوو سەر ڕایەوەیکە قەیرانی دارایی هەیە بەڵام بەردەوام سەرقاڵەیکردنەوەی وێستگەکانی کارەبایە ئەم وێستگانەی کارەبا لە چەند بواردا لە بواری بەرهەمهێنانە لە بواری گواستنەوە لە بواری دابەشکردنە ئەمجارە وێستگەیەکی دیکە کە بۆ گواستنەوەی کارەبایە بۆ 62 گوندی ناحیەی شەمامە کەوتە بواری جێبەجێکردن و کەوتە کارکردنەوە بێگومانەوەش پرسیارێکی گرینگە لە بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش ئەم وێستگانە بەردەوام دەکرێنەوە لەلایەن وەزارەتی کارەبا بەڵام ڕێژی کارەبا بە تایبەتی لە وەرزی زستان یاخود بڵێ گەرمای هاوینە هێشتا بێگومان ڕێژی کارەباکە هەر کەم دەبێتەوە من بۆ ئەمە بەستە ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبا لەگەڵمانە دەبێت کاگومێت سەرەتای پرسیارەکەم کە پرسیاری بەشێکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستانیشە بەردەوام وێستگە کارەبا دەکرێتەوە و بەردەوام وێستگەکانیش دەکەونە بواری جێبەجێکردن هەڵبەت کەمتر لە بواری بەرهەمهێنانی کارەبایە ئەگەر بۆمان باس بکەیت کە بۆچی سەرڕایکردنەوەی ئەم وێستگە زۆرانە لە هەرێمی کوردستان بە تایبەتی هێزەختێکی زۆر و فشارێکی زۆریش لەسەر وەزارەتی کارەبا بۆ دابیکردنی کارەبا هێشتا ڕێژەی کارەبا بە ژێرەی پێویستنەوە و کارەبای نیشتمانی کەمە. بەڵێ زۆر سپاس بەخێر بێن بۆ ئەم مەراسیمە دیارە ئەمە مەراسیمیکردنەوەی ئەم مۆبایلێ لە ئەم ناوچەیە کە بریتیە لە دانانی مۆبایلێک بۆ ڕاکێشانی 5 فیبەر بە گوژمەی $1,600,000 تقریبان کە ئەمە ژمارەیەکی بەرچاوە بۆ بارودۆخی قەیرانی دارایی ئێستا بەڵام هەوڵەکانی وەزارەت کار و پلانەکانی بەبەردەوامی بۆ خزمەتی هاونیشتمانیان کارکردن لەسەر زیادکردنی بەرهەم لە ماوەی ڕابردووایەمە قسەمان لەسەر کردووە و لە بەرامبەریشا بەهێزکردنی تۆڕەکە و توانای گواستنەوە و توانای دابەشکردن کە ئەمە گرنگیەشی خۆی هەیە چونکە بەداخەوە هەروەکو بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابی شتکایە کارەبا سەرباریکردنەوەی ئەم جۆرە لە پرۆژانەوە زیادکردنی بەرهەم بۆ ڕەوشی ناگاتە ئاسی پێویست ئەوەیە کە بە بەردەوامی کارەبا بۆتە بەدیل بۆ جۆرێکی تر لە وزە کە سوتەمەنیەوە ئەتوانین بڵێن وەزارەتی کارەبا هەمیشە بەدیلی هەموو قەیرانەکان بووە قەیرانی سوتەمەنی قەیرانی غاز ئەوانە هەمووی فشارێناوە بۆ کارەبا کە لە ڕاستیایە هەمومان پێکەوە کارەکەین بۆ کە خزمەتگوزاری بگەین بە هاونیشتمانیان بە هەموو جۆرەکانیەوە ئێمە وەزارەتی کارەبا بەرپرسین لە ئەو سنوورەی کە پێوتێ گەیاندنی خزمەتگوزاری و تەواوی خزمەتگوزاریانە کە ئەگا بە هاوبەشان لە ناو سنووری وەزارەتی کارەبا وەزارەتی کارەبا ڕۆژانە ئەوە خۆتانەی بین کارەکەین ئێمە هەموو ستافەکەمان دووەوە بەپێ ئەو بوجێکە لە بەردەسایە ئێمە پلان و پرۆژە جێبەجێەکەین بەڵام لە ڕاستیە بە تایبەتی لە مۆرزەیە فشارێکی ئەجگار زۆر بۆ تۆڕی کارەباوە بۆ وەخواستێکی زۆر لەسەر کارەبا کە دروستە بێ بەرامبەری ئەو کار و پلانانەی ئێمە لە بەرهەم هێنان لە گواستنەوە لە دابەشکردن لەم جۆرە پرۆژانەیە ڕەنگە بڵین فریایی ئەو خواستە ناکەوین بۆچی چونکە ئەو خواستە لە دەرەوەی ستانداردە جیهانیەکانە کە لە ڕاستیە ئەم جۆرە پرۆژانەوە ئەو مێگاواتە ئەو بەرهەمەی کە لە هەرێمی کوردستان هەیە دەبوو ئێستا کارەبا بشوە کاژنەری هەبێ بەڵام ئێمە لەگەڵەوەشە نەوەستاوین بەردەوامین ئێمە خزمەتکاری خەڵکی خۆمانین و بەپێی ئەو پلانانی کە هەمانە لە کۆنتترۆڵی خواست و لە زیادکردنی بەرهەم کارەکەین لە پێناوی تحقیقکردنی کارەبا بچوار کاژنەری یا چونکە کاتێ خواست و بەرهەم گەیشتن بەیەک بە دڵنیاییەوە تحقیق بێت. دەبێژی وەزارەتی کارەبا لەگەڵ مابوو وەڵامی پرسیارەکەی تو بینەرانیش بێگومان درراوە ئێمان ئەمەژێکێکە لە وێستگەکانی دیکە دەگومانە وێستگانە بەردەوام دەبێت لە کردنەوەیان وە سەرڕاوی کە ئاماژەی پێکرد ئەمە توانێت کە پڕکردنەوەی وزەکانی دیکە لە هەرێمی کوردستان جێی سوتەمەنی دیکەی کردوتەوە و لە لایەکی دیکەشەوە خوازیێرن کە وەزارەتی کارەبا هاوڵاتیان زیاتر دەست بە کارەباوە بکرن و ئاگاداری بەکارهێنانی کارەبا بن بۆی کە بەرهەمی کارەبا زیاتر بێت. هێرو مەولودی دەسێتە خۆش بن.